سۆنامی گەندەڵی لە کۆماری ئیسلامیدا هەموو سنوورەکانی بەزاندووە. ڕاهەندەکانی گەندەڵی لە کۆماری ئیسلامیدا ئەوەندە بەربڵاو و شێوازەکانی هێندە فرە چەشنن کە هاوشێوەکەی لە کەمتر شوێنێکی جیهان دەبیندرێت. ڕژیمی کۆماری ئیسلامی لە ڕووی گەندەڵی ناوخۆییەوە لە زومرەی گەندەڵترین وڵاتانی جیهانە. گەندەڵی لە کۆماری ئیسلامیدا گەیشتۆتە ئاستێکی بێوێنە و بۆتە هۆی پەرەسەندنی ناداتپەروەری و هەژاری و دیاردە نائاساییە کۆمەڵایەتیەکان. دزیە ملیار دۆلاریەکانی باڵاترین کەسانی نزیک لە بازنەی بەرتەسکی دەسەڵات کە هەرچەند جارێک لە ئاکامی ململانەی نێوان دار و دەستەکانی ناو حکوومەتدا گۆشەیەکیان لێ ئاشکرا دەبێت، بۆتە فۆرمێکی باو و ناسراوی گەندەڵی دارایی لە کۆماری ئیسلامیدا. گەندەڵی کارگێڕی و دارایی لەم وڵاتەدا نەک هەر سێکتەرە دەوڵەتی ئابووری و جێبەجێکاریەکانی گرتوێتەوە، بەڵکو تەشەنەی کردوتە ناو سەرجەم بوارە وەرزشی و تایبەتی و ناحوکمیەکانیش. لەم ڕۆژانەدا ئاشکرابوونی یەک لە دوای یەکی چەند گۆشەیەک لا دزیە ملیار دۆلاریەکانی دەسەڵاتداران و بەڕێوەبەرانی ئەم نیزامە گەندەڵ پەروەرە بۆتە یەکێک لە پرسەکانی ڕۆژانەی کۆمەلگا و تووڕەیی و نەفرەتی قوڵی چین و توێژە هەژار و کەمداهات و ستەمدیتوەکانی پتر لە هەمیشە بەرامبەر بەم ڕژیمە گەندەڵ و دژە ئینسانیە هەڵخراندووە. لەم دوایانەدا و دوا بە دوای ئاشکرابوونی چەندین دزی و گەندەڵی گەورە لەوانە گەندەڵی چەند ملیار دۆلاری چای دێبش، ئاشکرابوونی گەندەڵی دارایی کازم سەدیقی، ئیمام جمعەی کاتی تاران و کوڕەکانی لە ڕێگەی دامەزراندنی شرکەتێکی بنەماڵەیەوە لە دۆخێکدا کە راپۆرتەکان باس لە نەبوونی پارەی پێویست دەکەن بۆ هاواردەکردنی دەرمان، پەروەندەیەکی تری گەندەڵی ئابووری بە ناوی گەندەڵی دارایی برنجی تەبیعەت ئاشکرا دەبێت. بە گوێرەی بەڵگەنامە بڵاوکراوەکان لەم گەندەڵیە ئابووریەدا 700 ملیۆن دلار پارەی دیاریکراو بۆ هاواردەکردنی برنج و 700 میلیارد تمەن بۆ کەرەستە و پێداویستی دروستکردنی کارگا بە شێوەی ڕانت و بە هەماهەنگی وەزارەتی جیهاد و کشتوکاڵ دراوە بە خاوەنی برەندی تەبیعەت. هەروەها لە کاتێکدا کە لێکۆڵینەوەکان لە دۆسیەی گەندەڵی لە یانەی مسی ڕەفسەنجان هێشتا بەردەوامە و تا ئێستاش لایەنە جۆراوجۆرەکانی بە تەواوی ڕوون نەبووتەوە، پەیامنێری مهر هەواڵی گەندەڵیەکی تری لە یانەیەکی دیکەی تۆپی پێی خولی نایابدا بڵاو کردەوە. گەندەڵیەکی کە تێیدا 600 سکەی زێڕ و زیاتر لە 7 ملیۆن دلار پارەی کاش و دەیان میلیارد تمەن بەرتیل لە ماوەی کەمتر لە 4 ساڵدا تۆمار کراوە و خوداداد ئەفشاریان سەرۆکی لێژنەی ناوبژیوانان و سوهەیل مهدی سەرۆکی بەڕێوەبردننی کێبەڕکێکانی خولەکە تۆمەتباری سەرەکی ئەم پەروەندەیە. چاوخشانێک بە مێژووی چەندەی ڕابردوودا ئەوەمان بۆ دەردەخات کە بابەتی ئەو دزیە کەمبێنە و سامانە زۆر و زەوەندانەی کە بە بەهای پەرەپێدان بە هەژاری و لە ناوبردنی ژیانی ملیۆنان کەس لە چین و توێژە بێبەشەکان گیرفانی تاقمێک لە بەرپرسە گەندەڵەکانی کۆماری ئیسلامی پڕکردووە، بە شێوەیەکی حاشا هەڵنەگر تان و پۆی لەگەڵ نیزامی دەسەڵاتداری سرمایه‌داری و پەیوەندیە کۆنەپەرستەکانی سەرچاوە گرتوولەی لە کۆمەڵگای ژێر دەسەڵاتی ئەم نیزامەدا تێکەڵ بووە. لە ماوەی تەمەنی دەسەڵاتی سەرەڕۆ و ستەمکاری کۆماری ئیسلامیدا دەوڵەتە دەسەڵاتدارەکان و دار و دەستەکانیان بەبێ جیاوازی بە کەڵک وەرگرتن لە ئیمتیازات و دەسەڵاتی دەوڵەتی لە دۆخێکدا کە بەهۆی زاڵبوونی دیکتاتۆریەکی بە تەواو مەعنا لە کۆمەلگادا و هەروەها بوونی سیستمێکی گەندەڵی دادوەری ئیمکانی هیچ جۆرە بەدواداچوون و لێپرسینەوەیەک لە ئارادانیە، دەستیان داوەتە جەنایەتگەلێکی ئەوتۆ بە مەبەستی تاڵانکردنی سەروەت و سامانی وڵات و مڵکی گشتی و بەرتیل وەرگرتن و ڕاندخۆری و هیتر کە هاوشێوەیان بە دەگمەن لە جیهاندا دەبینرێت. لە مێژووی 45 ساڵەی کۆماری ئیسلامیدا دەیان هەزار گەندەڵی و دزی و تاڵان و بڕۆڕوویان داوە کە زۆربەی ئەو دزی و گەندەڵیانە یان لەلایەن بەرپرسانی حکوومەت، فەرماندەکانی سپای پاسداران و ئاخوندەکانەوە ئەنجام دراوە، یان بە پشتیوانی و چاوپۆشی ئەوان
بەڕێوەچوو. لە تەواوی ئەو ماوەیەدا بەرپرسانی ناو بازنەی سەرەکی دەسەڵات و ئاخوندەکان و دەستگای گەندەڵی دادوەری یان ڕاستەوخۆ دەستیان لەم گەندەڵیانەدا هەبووە یان لە ئاست ئەو جنایەتانەدا بێدەنگ بوون، بەڵام سەبارەت بە دەرکەوتنی چەند تاڵ لە پرچی ژنان هاواریان لێبەرز بووەتەوە و بە شێوەیەکی وەحشیانە بەربوونەتە گیانی ژنان و کچانی ئازادپۆش. سەرچاوە و هۆکاری تەواوی ئەو گەندەڵی و دزی و بەرتیلخۆریە بەربڵاوە لە کۆماری ئیسلامیدا دەگەڕێتەوە بۆ بوونی ئەم سیستمە کۆنەپەرستە و ئەوەی کە سیاسەتی ئەم حکوومەتە یان بە واتایەکی تر پێک هاتە سیاسیەکەی پێکدەهێنێت کە بریتیە لە تێکەڵکردنی ئاین و دەوڵەت و کەڵگوەرگرتن لە یاسا و ئەخلاقی ڕزی و دواکەوتوانەی ئاینی بە مەبەستی بەڕێوەبردنی پەیوەندی چینایەتی چەوسێنەرانە و لە هەمان کاتدا پەیوەندیەکی کۆمەڵایەتی ستەمکارانە. لە چوارچێوەی وەها نظامێکی شوم و چەوسێنەردا و تا ئەو کاتەی ڕژیمی سەرڕۆ و جەنایەتکاری کۆماری ئیسلامی لە دەسەڵاتدا بێت، هیچ ڕێگایەک بۆ کەمکردنەوە و نەهێشتنی تاڵان و بڕۆ و دزی و گەندەڵیەکان بوونی نییە، جگەل لەوەی کە دەبێت لە درێژەی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی ژن ژیان ئازادیدا پشت ئەستور بین بە هێزی یەکگرتووی کرێکاران و زەحمەتکێشان و چین و توێژە بێبەشەکانی کۆمەلگا، هێزێکی کە درەنگ یان زوو ڕژیمی گەندەڵ و تاوانکاری کۆماری ئیسلامی بە زبڵدانی مێژوو دەسپێرێت.